و لە جەنابتان دیارە مامۆستایانی ئاینی هەر لە سەرەتاوە پابەند بوون بە هەموو بڕیار و ڕێنماییە تەندروستیەکان و ڕۆڵێکی بەرچاو و کاریگەریان هەبوو لە پابەندبوون و هۆشیارکردنەوەی خەڵکی هەرێمەکەمان. ئێمەش وەک هەستکردن بە ئەرکی سەرشانمان بەرامبەر بەخوا و خەڵکی موسڵمانی هەرێمەکەمان و لە سۆنگەی پەرۆشیمان بۆ ئەو بارودۆخەی ئێستا کە هەرێمەکەمان تێدا گوزەر دەکات ئەم چەند خاڵەمان بە گرنگ زانی ئاراستەی بەڕێزتان بکەین و لە ئێوەی بەڕێز داوا بکەین. یەکەم، سوپاس بۆخوا چۆن مزگەوتەکان کرانەوە بۆ ئەنجامدانی نوێژە فەرزەکان ئاوهاش ڕێگا بدرێت بۆ ئەنجامدانی نوێژی هەینی و وتاری هەینی بە مەرجی جێبەجێکردنی ڕێنمایی تەندروستی. خاڵی دووەم، پەرەپێدانی سێکتەرەکانی تەندروستی و چارەسەرکردنی نەخۆشەکانمان بە تایبەت توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا لەم بارودۆخە سەختەی ئێستادا. خاڵی سێەم، ئاساییکردنەوەی ژیانی خەڵکو و باشکردنی ژیان و گوزەرانی تەواوی خەڵکی هەرێمەکەمان و دابەشکردنی موچەی موچەخۆران لە کاتی خۆیدا و بەبێ لێبڕین. زۆر لە مامۆستایانیان گۆربیان کاکە ئەوڕۆ تازیل کرایتەوە لێرەنیە لە شوێنێکی دیکە مامۆستایەکانیان براو کردبوو و ئێمەش هیچ شتێکمان داوا نییە، نەمان گوتی حکومەت بڕوخێ، نەمان گوتیا مزاهرە گوری خەرک هەموو تاخۆ دیوارەکان بڕوخێنی. مامۆستایانی ئاینی هەروەکو مامۆستای ئاشتینە شیعار و دروشمی ئێمە تەنها داوامان کردێت جەنابی حکومەتی بەڕێز با مزگەوتەکان بەڕووی نوێژ خوێنان بکرێتەوە، نوێژی جومعە و جەماعاتی لێ بکرێت. چۆن ڕێتان داین کەەوە جەماعات بکرێ بە هەمان شێوە کە نوێژی جومعەشی لێ بکرێ. ئەوەش داوا کاری خەرکی نوێژ خوێنانە لە ئێمە.